بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت و ئێوارەتان باش ئازیزان و خۆشەویستانم خۆشحاڵم لە ئەڵخەیەکی دیکەی بەرنامەی دوانگەی خەڵک هاتمەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. خۆشەویستانم تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک ڕێکخراوەکانی ژنان تا چەند توانیویانە خزمەت بە کێشەکانی ئافرەت بکەن. ئەمە بابەتێکی گەرمە لە میدیای کوردی، سۆشیال میدیا، میدیای بینراو و بیسرا و چەند ڕۆژێکە دیاردە کۆمەڵاتیەکان بە تایبەت کوشتنی ئافرەتان زۆر زیادی کردووە لە کۆتایمینیان. ئەم خاتونە بەڕێزە بوو کە زۆر جار میدیا باز لەوە دەکرێت کە میدیا کە ئافرەتان بە ڕێڕەوێکی خراپدا ئاڕاستە دەکرێن بۆەوەی کە دوجار کوشتن و زەرر و زیانی ئافرەتانی لێ دەکەوێتەوە. تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک لە ئێوە دەپرسێت، سەرنجی ئێوە وەردەگرێت. دەوێت بزانن کە ئێوە وەکو دادوەرێک لەو نێوەندەدا ڕۆڵێکی دیکە قسەیەکی دیکە هەیە، دەڵێ ڕێکخراوەکانی ئافرەتان ڕۆڵێکی ئەرێنی و باشیان جێراوە، بەڵام ئێمە دەمانەوێت ڕاستەوخۆ لە خودی کۆمەلگا لە خودی ڕایگشتی بپرسین لە ڕێگەم بەرنامەیەوە کە ئایا ڕێکخراوەکانی ژنان لە هەرێمی کوردستان بە تێکڕا و لێکڕایی ڕۆڵێکی ئەرێنیان جێراوە یاخود بەداخەوە وەکو ئێستا میدیا بەشێکی زۆری باسلەوە دەکات کە ڕۆڵێکی خراپ دەژێڕن. ئێمە نازانین لەم نێوەندەدا دەمانەوێت ئێوە یەکلای بکەنەوە لەم بەرنامەیەدا ڕێکخراوەکانی ژنان تا چەند توانیویانە خزمەت بە کێشەکانی ئافرەت بکەن، ئایا ڕۆڵیان ئەرێنی بووە یاخود نەرێنی بووە. لەسەر ئەم بابەتە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک کۆمنتێکی زۆر هاتووە. بەرزان حەسەن دەڵێت تەنها لە شکۆی ئافرەتیان کەم کردوتەوە، کێشەکانیان گەورەتر کردووە و شەڵتەر و شوێنی داڵدەدانیان بۆ ئافرەتان کردوتەوە بۆتە شوێنی یاخیبوونیان لە کۆمەڵگا. سۆما ئابوبەکر دەڵێ زیاتر لە کۆمەڵگایان تێکداوە بەناوی مافی ئافرەت، ئاخر من خوا مافی داوم خودداش دەمپارێزێت چ پێویست بە ڕێکخراوانە دەکات تا مافم بدەن. هەروەها ئامینە موسەفا دەڵێ خزمەتی چی بەڵکو خۆیان کێشە و باری قورسن بەسەر کۆمەلگادا. دیارە لە ناو ڕێکخراوەکانی ئافرەتاندا ڕێکخراوەکانی ژناندا دوو جۆر ڕێکخراو هەن، بەشێکیان زیاتر بەلای کرانەوەیەکی تەواودا دەڕۆن، بەلای حوڕێتدا دەڕۆن، جۆرێکە لە فکر تەنها ئافرەتانی نەگرتوتەوە بەداخەوە. ئەمە فکرێکی غەربیە کە مرۆڤ بە تەواوەتیدا دەماڵە لە هەموو بەها ئاینی و کولتوری و کۆمەڵاتیەکان و دەڵێ مرۆڤ دەبێت تەواو ئەو جۆرێک کە حەز و ئارەزوویستەکانی دەیخوازێ وا بشین. جۆرێک لە ڕێکخراوەکانی ژنان ئیش لەسەر ئەم جۆرە فکرە دەکەن، بەڵام جۆرێکی دیکە کە باگراوندێکی ئاینیان هەیە ڕێکخراوە ئیسلامیەکان زۆر جار وەکو باز دەکرێت دەستبارکرد بوون بۆ هەندێک لە کێشەکان. من ناڵم بە مطلقی بەڕەهایی وایە هیچ شتێک بێکەم و کوڕی نابێت، بەڵام دەمانەوێت بە تێکڕایی سەرنجی ئێوە لەسەرەوانیش بزانین لەسەر ڕێکخراوەکانی دیکەوانێک کە ئافرەتان بە ئاخارێکی خراپدا دەبن. جوتیار عوسمان دەڵێت بەس کێشەی ئایلیان دروست کردووە، ژنانیان بە کوژدا و هەموو کێشەکەش بەشێک لە دەسەڵاتدارانی هەرێمن کە کۆمەڵێک ڕێکخراویان دروست کردو بەم جۆرە هانیان دەدان. هەروەها دانا زێوکەیی دەڵێ کچەکەی هەولێر ڕێکخراوەکانی مافی ژنانی هەولێر بە کوشتیاندا تالیان نزیک نەبوو، تێکەڵیان نەبوو، بەردەوام کار و چالاکی خۆی ئەنجام دەدا و هیچ کێشەیەکی لەگەڵ ماڵەوە و لەگەڵ کەس و کاری نەبووە. ئیناس نەبەز دەڵێت من وەکو ئافرەتێک نە لە دوورەوە نە لە نزیکەوە نەمناسیون، تا ئێستا هیچیان بۆ نەکردوم، هەر بەدەم ئافرەتەوە بوون یاخود یارمەتیان دەداین، بەڵکو دەڵێت تەنها ڕەوشتی ئافرەتیان تێکداوە. سۆما خان دەڵێت هەموو ڕێکخراوەکانی ژنان بە قوربانی گسکە تەمبەڵەکەی ماڵم بن، دەڵێ ئەو زیاتر ئیشیان بۆ من کردووە. ئەمە تەبعاً لە ڕۆڵی ئافرەتان کەم دەکاتەوە. بەڵێ یەکەم پەیوەندی ئەم بەرنامەیە کێمان لەگەڵە سەردەشت لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک سەردەشت سڵاوی خوارد لێبێت، فەرموو. بە قوربانتانم بەڕێزم، شکر باشن بە ساکەتان. زۆر سوپاس کاک سەردەشت. یاخوا سەلامەت بە قوربانتان. خوانەکە لەسەر تاری بەرنامەکە چیتان هەیە؟ ڕێکخراوەکانی ئافرەتان ڕۆڵیان ئەرێنی بۆ لە کۆمەڵگەی ئێمەدا یان نەرێنی؟ قوربانجان وەڵا ڕۆڵیان نییە، ئافرەت بە تەواوی تێکەیەن بە ساکەی تۆ. بەڵێ ئافرەت بە تەواوی تێکەیەن، ئافرەت بەشتی دەوێت مێشکیان تێکەیەن و دواییەنەوە یا خۆیان نەکوژن یا تووشی شتی خراپە بن. بە قوربانم لەم کوردستانەیە ما پێنیە بە مافی ئافرەتان بە ساکەوە بوو. زۆر باشە. پێتان وا بۆچی ڕێکخراوەکانی ئافرەتان ڕۆڵێکی باش ناژێڕن بەم دیدی ئێوە؟ بە قوربانم وڵاتی ئێمە وا شلۆق بووە کەس سەر لە کەس دەرناکەن. جا ئەم ئافرەتانش کە تووشی کێشە و مێشا بن خۆیانێن بۆ شەڵدەرەوە بەڕاستی لەوێ تێکیانێت. بەڵێ
وەزعەکان دەوێت تێکەچێت لای خۆی چاکیان خراپیانەکە. ئەم قسەیە کە دەڵێت چاکی مەکە با خراپ نەبێ یان ئەوان بە ئیرادەی چاکردنە بەڵام لیان تێک دەدەن. قوربانجان لیان تێگەیەن بەڵێ لیان تێگەن بە قوربانە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەی تۆ سپاس بۆ سەرنجەکان. کاک مەحموود لە دووهۆکەوە لەگەڵمانە. کاک مەحموود سڵاو لەبێ فەرموو. ئەلۆ کاک مەحموود سڵاو لێبێت ئەم کاتەیەوە چوونی باسی زۆر سپاس بۆ ئێوە. دەمەوێت لەسەر ڕێکخراوەکانی ژنان سەرنجی ئەوە وەربگرم ڕۆڵیان ئەرێنی بووە یاخود نەرێنی بووە. وڵا مامۆستا گیان ئەم ڕێکخراوەکان ژنان و ئافرەتەکان هەندێک ڕێکخراوی هەیە محاولەی دەکەتەوە کە خێزان نەمێنێتەوە خیانەتی لا سەمح الله زەوجی چێ بێتەوە ئەخلاقی ناچاک دروست بێتە بەڵام ڕێکخراوی بە تایبەت ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە تابعی کۆمەڵی دادگەری بە تایبەتی زۆر دەوری هەیە بە بەڵاوکردنی ئەخلاقی چاک ئەخلاقی جوان زۆر چاک ومن لە حەزم لە جەنابی خۆتان هەیە محاولە دەکەنەوە کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە شاری دووک بکرێتەوە تەسیس بکاتەوە بینایەت هەبێتەوە لە شاری دووک. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەی تۆ کاک مەحموود لە دووهۆکەوە. سپاس بۆ سەرنجەکەی بەڕێزیشتان. کاک کاروان لە کۆیەوە سڵاوی خوات لێبێت. کاک کاروان سەرنجی ئێوە لەسەر تەوەری بەرنامەکە چییە؟ ئەلو کاک کاروان سڵاو لێبێت جۆمان لە دەنگی بەڕێستانە لەسەر تەوەری بەرنامەکە فەرموو. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. چۆنی قوربان باشی سپاس. زۆر سپاس بۆ بەڕێستان کاک کاروان. لەسەر تەوەری بەرنامەکە ڕێکخراوەکانی ژنان ڕۆڵی ئەرێنی دەژێڕن یاخود ڕۆڵیان نەرێنیە لە کۆمەڵگەی ئێمەدا؟ بەداخەوە بەس ڕۆڵیان نییە ئەو ڕێکخراوانە هەر ڕۆڵیان نەبوو هەتا ئێستا هیچ ڕۆڵەشیان نییە و نەش بووە. بۆچی دنیان کرد بە قوڕە. بۆچی ڕۆڵێکی باشیان نەبوو ڕێکخراوەکانی ژنان؟ قوربان بۆی ڕۆڵی باشیان نەبووە ژن بە هەوای ئەو ڕێکخراوەیەوە لەگە مێردی تووڕە دەبێ دەڕوا تووڕە دەبێ بە قسەی مێردی ناکا بە قسەی کەسوکاری ناکا. بەڵێ کەواتەوان دەستبارگر نەبوون وەکو پێویست بۆەوەی کە نەخێر هیچ دەستبارگر نەبوتن بۆ ئافرەتان بگرە سەری ئافرەتیان بە قوڕە ڕاکرد کردیانە قوڕەوە سەری ئافرەت هیچ ڕۆڵەشیان نەبووە. بەداخەوە بۆ بەڕێز مام زەلال وەختی خۆی بەڵێ کاکاروان لە کۆیەوە سپاس بۆ سەرنجەکانی تۆ کاک سەباح لە تەقتەقەوە لەگەڵمانە. کاک سەباح نزیک سەرنج و تێبینەکانی تۆ دەنگی نەما کاکاروان وەمزانی پەیوەندەکەی کۆتایی هات. کاک سەباح سڵاوی خوا لەبێت دەستەوەری بەرنامەکە جەنابتان چیتان هەیە فەرموو. کاک سەباح ئەگەر گوێت لە دەنگی منە فەرموو لەسەر تەوەری بەرنامەکە ڕێکخراوەکانی ژنان تا چەند ڕۆڵی ئەرێنی یاخود نەرێنی لە کۆمەڵگەی ئێمەدا دەژێڕن؟ بەڵێ پەیوەندەکەی داخراوە. کاک عەبدولکەریم لە سۆرانەوە لەگەڵمانە. کاک عەبدولکەریم سڵاوی خوات لێبێت. دەمەوێت سەرنجی بەڕێستان بزانم. بۆ بەرنامە کەشتان سپاس بۆ بەڕێستان. ئەو ڕێکخراوانە لەزەت لە بۆ کۆمەڵگای نییە ڕاستی ناوشەوە ئافرەتی هەر لێە نەسیحەتی وای دەکەن نەسیحەتی خراپ دەیانکەنە دوژمنی منداڵەکان لە دوژمنی داکوبابیان دەیانکەنە دوژمنی مێردەکانیان ئیشیان ئەوەیە بەس ئیشی خراپ بەڵاو هیچ ئیستیفادەیان بۆ کۆمەڵگان نییە. بۆچی بەرنامەی باشیان پێ نییە بۆ ئافرەتان لە کۆمەڵگەی ئێمەدا تا چەند ئەم ڕێکخراوانە مەقبوڵن؟ لە کۆمەڵگەی ئێمەدا خەڵکت چاواشە کرایان لێ ڕادەگرین بەس بەڕاستی ئەوانە لە ناو کۆمەلگای ئێمە مەقبوڵ نین. فڵمانین بەرنامەی خۆمان هەیە کە خوای فەرمووی ئەو بەرنامەی ناردیە بۆ ئافرەت بەڕاست ئەگەر هەتا دنیا ماوە ئەو بەرنامەی کە خوای گەورە لە هەموو بەرنامەیەک باشترە بۆ
بەڵێ سپاس بۆ کاک عەبدولکەریم لە سۆرانەوە سپاس بۆ سەرنج و تێبینەکانت کاک پۆڵا لە هەولێرەوە دەنگت زۆر باش نەدەگەیشت کاک عەبدولکەریم سپاس بۆ سەرنجەکانت کاک پۆڵا سڵاوی خوا لە جەنابیشتان بێت لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە سڵاوی خوا لە تۆ لە یەکەیەکە بینەرە خۆشەویستەکانی کەناڵەکەتان و بەرنامەکەت زۆر سپاس دەبێ باس لە ڕێکخراوەکان دەکەین بیکەین بە دوو بەشەوە کاک کارزان ئەوانەی بە پێی ئایدۆلۆژیای حزبەکانیان کار دەکەن ئەوە بەشێکیان بەشی دووەمیان ئەوانەی بە پاڵپشتی دەسەڵاتداران دروست کراون داڵبەدەرانی ژنان و ئافرەتان و شۆڵتەرەکان هەتا دوایی ئەوانی پاڵپشتی دەسەڵاتداران و سیاسیەکانن دیوێکی ناشرینی کۆمەلگا و ئافرەت و ژنی کوردیان نیشان داوە ڕۆڵێکی نەرێنیان هەبووە بۆ تێگرایان دەتوانین ڕێژەیی بێت چونکە ئێمە ناتوانین ئەگەر ڕێکخراوە ئیسلامیەکان وان پێ بڵێن کە کاریگەری نەرێنیان هەبووە نا کاریگەری نەرێنیان نەبە بەڵام ئەوانی تر کە دەیانەوێت دیوی کەلتوری کوردی بسڕنەوە وەکو ئەوروپای خەیاڵی نەک ئەوروپا ڕاستەقینیە کە ڕۆژئاوا نیشانیان بدەن هەڵەن کۆمەڵگەی کوردەواری بەڵەو هەڵدێر دەبن ئەگەر ڕێگا بدەیت بە چەند بەڵگەیەک چونکە ئێمە دەبی کار بە بەڵگە و داتا و ئامادەکەین ئایا لەوەتی ئەو ڕێکخراوانە دروست بوون کاک کارزان ڕێژەی جیابوونەوە هەڵوەشانەوەی خێزان تەلاقدان زیادی کردووە یان کەمی کردووە بە پێی دوای دوا ئامارەکان کە لەم ڕۆژانە دەرچووە ڕێژەی تەلاقدان زۆرترە لە مارەکردن کەواتە ئەوە کارەساتێکی کۆمەڵایەتیە لە کوردستان ڕوودەدا هۆکارتیە یەکەم ئەمانە کە دامەزراون بە ئاراستەیەکی سیاسی هەڵبێربردننی کورد بەڕاستکاوی پێدەڵێم بۆ چونکە هیچیان ئەوانەی لەو ڕێکخراوانە ئیش دەکەن بسپۆر نین لە بواری دەروونناسی کۆمەڵناسی بەڕێوەبردننی خێزان شارەزاییان نییە کەواتە ئاراستە کراون دانراون ئایا کەسێک توانای زانستی نەبی خەمی کەلتور و بەها ماڵەکانی نیشتیمان و نەتەوە و بەها ئاینی نەبێ دەبێت چی لێ بۆشێتەوە دەبی چی لە پاڵدا بێ کوردەواری دەگوترێ برای بەڕێزم نەک هەر ئەو ڕێکخراوانە دەیان و ڕێکخراوی تر کۆمەلگاکەمان بە ئاراستەیەکی هەڵدێر دەبن تۆ ئەمڕۆ هەرچەندە تەوەرەکەت دوورە ئەمڕۆ بەیانی ببوورە بەیانی ڕۆژی یادی جلوبەرجی کوردیە تۆرە لە 364 ڕۆژێک بۆ جولی کوردی دابنێ تۆ سەیری کە زمانی کوردی لە هەولێر چۆن شێوایان دراوە من لە هەولێر دەژیم ئامادەم کردووە بە شێوەیەکی دیکۆمنتاری باوەڕت بێ لە بیابانەکانەوە هاتن لە ڕوومادی زمانی ناوی دوو لە ڕووی تۆ ناوی حوشتەکانیان ناوی تانزیەکانیان شوێنەکان هەڵواتیوە کەچی بڕیاری پەرلەمان حکوومەتی هەرێمی شەیە بەناوە پارێزگاری لە زمان و کەلتوری کوردی بکرێ دەبێ ناونیشانی تابلۆ و شوێن و دوکانەکان سەرەتا بە زمانی کوردی بێ ئەوانە هاتوون ناوی تانزیەکان و حوشتەکانیان هەڵواتیوە لە دەوری 100 مەتری 6 مەتری کەواتە کۆمەڵگەکەمان ڕێو هەڵدێر دەبدرێ ئەوانەکانی نەقڵاون کاتی باشم پێدای سەرنجە جوانەکانی بەڕێزیشتان گەیشتن داوا لێبوردن دەکەم ئەگەر زۆر جار بۆی ئەو بەرەزانی کە لە سەرخەتن دانەوێت ئەوانیش سەرنجی خوان بڵێن هەر لە هەولێرەوە ئازیزێکی دیکە کەک ڕەوەند سڵاوی خوارد لێبێت دەمەوێت سەرنجەکانی تۆش وەکو بەڕێزانی پێشووتر بزانم لەسەر تەوەری بەرنامەکە کاک ڕەوەند زۆر سپاس شانی نییە لەسەر تەوەری بەرنامەکە ڕۆڵی ڕێکخراوەکانی ژنان چۆن دەبینن وەڵا براجان دەزانی ئەو بەناو ڕێکخراوەکانی ژنان خەریکە دووزەمسەری لە کوردستان دروست دەکەن ئاخر کاکە لە ئاینی ئیسلام قەزیەک نییە بە ناوی قەزەی ئافرەت و ئەوانە باشە هەموو حەق و مافەتی ئافرەتان دیاری کراوە بە پێی ئاینی ئیسلام بە پێی هەتا لە عادەت و بابرین تەقالێتی کوردەواری خۆشمان بە هیچ شێوەک ئەوانە تابیر لە مافی ئافرەتەوە ناکەم بگرە زۆر باشە ئەوانە مافی ئافرەتیان شتێکی زۆر جوانت ڕوژاند حەز دەکەم لەسەرەوە قسەم بۆ بکەیت لە کاتێکدا ئێمە کۆمەلگەیەکی موسڵمانین بە پێی ئامارەکان نزیک لە 90% کۆمەلگەی ئێمە موسڵمانە ئێمە لە کاتێکدا کە کۆمەلگەیەکی موسڵمانی ئیسلام چارەسەری هەموو کێشەکانی تێدایە چەندان ئامۆژگاری بۆ پیاوان هەیە کە لەگەڵ ژنان باش بن پێویستمان بەم ڕێکخراوانەی ژنانە
نەخێر بە هیچ شێوەک ئەوانە کۆمەڵ ئافرەتێکن منە ڕۆژش باسم کرد ئەوانە دابراون لە کۆمەگا دەنی بەڕاستی ئەم هیچ سفاتێکی باشتان نبین لەبەرەوە دانی ڕاست بە خراپی خۆیان و بە سەوت و ناڕاستەکانی خۆیان بدەن بەڕاستی لەبەرەوە داواکارم بە هیچ شێوەک ئافرەتی بەڕێزی کوردەواری باوەڕ بەوانە نەکەن و مەسەڵەن سەردانیان نەکەنیان ئەوە تا هەنان بۆ نەبن لەبەرەوەی ئەوە نەتیجەکانە دەبین ڕۆژانە ئافرەتی کورد دەکوژێ لە سایوان کاک ڕەوەندەگەر ئافرەتان دایکان و خوشکانی ئێمە تووشی گر و گرفتێکی کۆمەڵاتی بوون لە ناوخودی خێزان لەگەڵ دەرەوەی بازنەی خێزان چۆن چارەسەری بکەنەگە پەنا بۆ ئەم ڕێکخراوانە نەبن چارەسەر هەیە چۆن دەتوانن بە شێوەی ئاشتیانە دەتوانن بە گفتوگۆ کێشکان تا سەرکردن ئەوانە دژی ئافرەتن هیوادارم بەخۆیان دابستنەوە ئەسڵەن بە هیچ چەندانێنەوەوانە بەڵە سپاس بۆ پەیوەندەکەی بەڕێزیشتان کاکڕەوەند سپاس بۆ سەرنج و تێبینەکانت باوکی فاتیمە لەکوێوە لە ڕانیەوە لەگەڵ باوکی فاتیمە سڵاوی خوارد لێبێ سەرنجی تۆسیە لەسەر تەوەری بەرنامەکە زۆر سپاس دەسۆشتان لێ دەکەم وەڵا من بەنسبەت بەرنامەکەتانەوە پێکۆشە دوو نمونەتان بۆ باسکەم لەسەر ئەم ڕێکخراوانە بەبێ ناوهێنانی کەس و یان شوێنەکان باش چالاکوانێکی باش ئافرەتان هەبوو ئێستاش ماوە لەوانەیە لە دەنگیشمان بێ پێجا پرۆسیا سەرگیری کردووە سەرکەوتونە بۆ ئاخیری سەر بەهێوێ کردووە ڕۆژێک لە کۆڕێ کاواری دەکرد دەگوت نابێ ژن فرەژنی هەبێت لە کوردستاندا ئەمە مافی ئافرەت دەخوێت لە کایدا بەخۆی سەر بەهێوێ شتن کردووە ڕۆژێکی تریان لە یەکێک لە بکەکانی بەرەنگاربوون و نتیژەی دیژیش نابووم بەیش کەوتی نەوێ ئافرەتێک دانیشت بوو لە حوشەکەی منداڵێکی لەلا بوو ئێمەش ئەوەندە کێشمان تەواو بوو دوای شوێنە لای زۆر لە تاقە دیار بوو مامەشکو شتێکمان بۆ بکراوکاری بکەین لەگەڵ ماقسەکەی وتی وەڵی من کێشێکی دیشتم هەبوو بەڵام وە کاتی مێرەکان ئەوەندەیان لە گەورە کردوم خۆشم نازانم شوێنێ بچمە دەرێ ڕاست ئەمانە مشتی خەرمانن لە بەربوومی ئەم ڕێکخراوانە کە بەناو ڕێکخراوی مافی ئافرەتانن کە مافی ئافرەتیان وێران کرد کە ئافرەتیان کرد بە کاڵا کردیان بە شێوەیەک بەڕاستی لە مستی ئەو بەرپرسی لە مستی ئەو دۆڵەمەندیان نا وەکو ئەو کەس وەکو جگەرێکیان لێ کردووە کە ئەم کەس دەتوانێت بیکێشە زۆر بە ئاسانی دەستی کرد یعنی ئافرەتیشان هێناوەتە نەسی جگەرە بەڕاستی بەداخەوە ئەوەی کە من داواکارم ئێوە وەکو لایەنێکی ئیسلامی جیاتێکی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی کوردستان بچنەوەی ئیسلامی کوردستان کە پێگەیەکان هەیە لەسەرم کۆمەلگا بەڕاستی ڕێکخراوی ئافرەتانیشتان هەناشتی باشیشان هەیە و درێغیتان نەکرد و لە قەدەر توانای خۆتان بەڵام ئومێدەوارین کە ئێوەش سەحەکەت چۆڵ نەکەن زیاتر پێرەی پێ بدەن دەستی ئەوانە کورتکەنەوانەیە هاوکاری یەکتر بن چونکە بەڕاستی ئەگەر بربەستێکیان هەبێت لەنێو کوردستان ئەو ڕێکخراو ئافرەتانەی کامیەکانی ئێوەن ئەگەر ئەوانە لەنێ بۆی کە زیاتر ئافرەتی بە کاڵاکەن خێزانیان بۆ شوێنەوانێ سەرنج و تێبینە جوانەکانی تۆ وەڵی بەر لەوەی ئەو پەیوەندی بەڕێزە وەربگرم کای جوانبێر لە چەمشەڵەوە ئێمە هەمیشە دەڵێن بە ئافرەت خوشکان دایکان لە ناو بازنەی ماڵەکانی خۆیاندا کێشەکانیان دەرنەچێ بەڕاستی کێشەی خێزانی وەکو چەکێکی ئەتۆم وایە هەروەندەی لە بازنەی سنووری خێزان چۆ دەردوایی چارەسەرکردنی زۆر زەحمەتە بۆیە دایکان و خوشکان پەنا بۆ شوێنی دیکە مەبەن کاک جوانبێر لا چەمچەماڵەوە عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵا کاک جوانبێر زۆر سپاس لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە کاک جوانبێر ڕۆڵی ڕێکخراوەکانی ژنان لە کۆمەڵگەیەمەدا چۆن هەڵدەسەنگێنی ڕۆڵیان ئەرێنی بۆ یاخود نەرێنی بووە وەڵی تێنەگەیشتم کاک جوانبێر بەشێکیان باشن تا حدودێک خزمەتی باشیان کردا بەشێکیان وەڵی ئافرەتان بەرەو هەڵگەری خراپ دەبەن بە دەرخوای گەورە محەممەد دەبێت واتە دەبێ ئافرەتان و دایکان و خوشکان بەڕاستی وریابن بە دوای کێ دەکەون چێ دەکەن بە چاوساغی خوان وایە خۆی مشکلەکەی ئێمە ئەلێ ماوسەجان ئەمڕۆ کۆمەڵی ڕێکخراو هاتوون باش و خراپیان تێکەڵ بێ کردووە ئەمە زۆر خەتەرناکە یعنی تۆ کێشەیەکت دەبێ بە ماڵەکەی خۆ چارەسەرمەکەی ڕێکخراو بە چارەسەرەکات ڕێکخراوێکی هیچ چارەسەرێکی لێ نەبێت ڕێکخراوێکیش یا ڕەبی خواتەوە خوانیان ناسی بڕۆ دەبوونی بەرنامەی خوانیە
ئەمە چه زیاتری کێشەی ئایلەی مسلمانی دەبێت بەڵام بەداخەوە وڵاتی ئێمەی ناڵم گشتی زۆربەی زۆری ئیمانی بەم شتاننی یارەبی تۆ بەخوایە قورئان و حەدیث ئەوانە نەماوە خوای گەورە هەموو شتەکانی بۆ ئافرەت زیاتر لە قورئانی فیرۆزە ئەمە بەسە ئەوە حیسەتە ئەوە وەتە ئەوە تۆ خێر لەخرایەت کامە مۆساجان تۆ چی لەمات دەکەی بەڵێ بێگومان ڕاستەکە جوانە بەڵێ خەڵکەی ئێمە کێ کات بە چاوساوی خۆی چێ هەڵ بە بژێرێکە گوێی لێبرێ چێ بەرە خێری دەبا چێ بەرە شەڕی دەبا ئەو کە دوایێ بەرە شەڕی دەبا ئەو برادرە کە باسی تەلاقی کرد لە هەموو شوێنەکان تەلاق زۆرە و ئەوە زۆرە برا چۆ تەلاق زۆر رابێ بەرەزەکەمە و ناچێت لە هەڵدە ساڵ شۆکە نازان شۆ کاتێک چییە چێ کاتە مێردی خۆی چێ کاتە باوکی مناڵەکانی خۆی ئەمە چاوەڕێی ئەوەی لێ دەکەی برا بەرەزەکەم ڕاستە سوپاس هزارم لە خراوەکان بە ئەوانیان و بە تایبەتی لە خراوەکان ڕۆڵی بەرچاوتریان هەبێ بۆ وریاکردنەوەی ئەم کۆمەڵگەی ئەمە بەرە وێرانگە دەڕات مامۆستاجان بەڵێ بەو هیوایی کە ڕێکخراوەکانی ژنان بە ئاخارێکی باشدا کار بکەن بەوەی کە لە ئەگەری ئەوەی کە لە ناو کۆمەڵگەیمەدا حتمەن بێکێشە نابێ کۆمەلگایەکی گەورەگران دایکان خوشکان گرفت و کێشان هەردەبێت لەگەڵ هەموو چین و توێژەکان بەڵام بەو هیوایی کە ئەم خەڵکە دڵساف و دڵپاک و ئەو دایک و خوشکە دڵپاکانی کە دەکەونە دەستی ئەوان بەنێتێکی خێر بەنەتی چارەسەرکردنی کێشەکانیان ڕوو لە ئەوان دەکەن کێشەکانیان لێ ئاڵۆز نەکەن کوردەواری وتەنی گرێی دەستانیان بۆ نەخەنە ددانان بەڕاستی ئەمە حاڵەتێکی نەرێنیە کە بەداخەوە لە بەشێک لە ڕێکخراوەکانی ژنان دەبیندرێت سوپاس بۆ پەیوەندەکەی تۆ کاک جوامێر شەمان لەگەڵا باوکیات لە سلێمانیەوە سڵاوی خوا لێبێ باوکیات سڵاوی خواژە تۆ براکەم زۆر سپاس سەرنجەکانی بەڕێستان فەرموو وڵای من پێشەکی لە شتێکەوە دەست پێەکەم فەرموو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێتی باشترین جێگە بۆ ئافرەت ماڵەوەیە ئەمە فەرموودەیە فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من یەکەم جارە بیبیستم بەڵێ باوکیان ئەمە با ئێکشت زۆر ئەو کاتە ژیانی ئافرەت فەوتا کە چەفتە و جلی کوردی و کەوجیر و برنج و خوبڵی و ماڵبەڕێکردن و مناڵ و خزمەتکردنی مێرد و ئەم شتانە نەما بۆیە کۆمەلگای کوردەواری کرد بەڵێ ئەم ڕێکخراوانە خۆیان ئامادەنی یەک هیچ کاتێ یەک ئافرەتی خزمی خۆیان بچێتە باشە جاران نەعیمە خان و گوڵچین خان و ئافتا و ڕعنا و کێ و کێوکێ ئەم هەموو مناڵان هەبوو هیچی شانیان نەزانی یەک و یەک چەنەکان بەڵێ هەمووشی مناڵی مهندس و مامۆستا و دکتۆر و هەمووی پلەبەر دەرەچوو ڕەحمەت لەداک و بەئەدەب بوون احترامی ماڵ و مێردی خۆیان احترامی کەس و کار دەور و پێشت احترامی ئەو شوێنیان ئەگەر کە تیا ئەژیان کاکە وەرە هیچ لەو بچنانم بۆ بێنە کە یەک کەس مناڵێکی هەبێن نەخوێنەوە بەڵێ مووی لە ئیتاعەتەوە تۆ کاکە ئیتاعەت نەماوە ڕاست گەورە و چووکی نەماوە معقولە تۆ هانی ئافرەتەکەی بڕاتت شەفتەرەکەەوە دانیشە کەس نازانێ چیەکە ئەمە بە حڕیەت دانێت کاکە حڕیەت لە خۆ ڕوودکردنەوەیان نییە ڕاست وەرە تۆ هەر خۆت لە بازارە دوو ئافرەت ببینە یەکیان داپۆشتا بێکیان جلی ڕووتی لە بەرامێت تۆ کامیانە نامە ئەمە نەقسمانەیە کاکە نەقسی پەروەردەمانەیە زۆر باشە سپاس بۆ سەرنجەکانی تۆ پەیوەندی داهاتوو چێمان لەگەڵ بوو کاک باوکی شاید لە کوێوە لاولێرەوە باوکی شاید سپاس بۆ پەیوەندی بەڕێزەی پێشووتر باوکی شاید لاولێرەوە سڵاوی خوا لە جەنابتان بێ دەمەوێت سەرنجیەوە لەسەر تەوەری بەرنامەکە بزانم ڕێکخراوەکانی ژنان تا چەند توانیویانە کێشەکانی ئافرەتان چارەسەر بکەن خۆت ڕۆڵێکی نەرێنی بجارن. السلام عليكم. وعليك السلام. والله بنفسد ڕێکخراوەکانی ژنان والله کۆمەلگا تێکدا ئەو کۆمەلگە جوانە ئەو کۆمەلگە چی بەسەر هات لەسەر ئەو ڕێکخراوانە والله جاران نەژنەک تەلاق دەگران نەژنەک هیچ لەو ئێستا کە هەمووی ئەو کۆمەلگا تێکداوە. باوکی شاید ئەی ئەگەر کێشەیەک لە ناو خێزاندا دروست بوو لەکوێ چارەسەر بکرێت؟ کۆرە بە عەشایری جاران چارەسەرەکات کۆ کۆمەلگا ئەو کاتی هەوشتانە هەبوو ئێستا هەمووی بە عەشایری هەمووی چارەسەرەکە. من بیستومە جاران لە دیوەخاندا دەنیشتن و پیاوە زۆر عاقڵ و ژیرەکان دەهاتن ئەم کێشانان چارەسەر دەکرد بەڵام ئێستا ئەمڕۆڵە دراوە بە ڕێکخراوەکانی ژنان
کە دەڵم ڕێکخراوەکانی ژنان بە گشتی باس لەوە دەکەم ئەگەرنا هەندێکیان لە کۆمەلگەدا باز دەکرێت کە ئیشی باش دەکەن لە ئێستادا ئەوان ئەم ڕۆڵەی جاران دەژێڕن کە لە دیوەخانەکان پیا و ماقۆڵەکان زۆر بە ئاخلی دادەنیشن و حەلی ئەو کێشانەیان دەکردن بەخوا برا جوانەکەم هیچ ڕۆڵی ناگێڕن ئێستا هەمووی بۆ مەسلحەتی پارە و جیفانی خۆیتیان هیچ مەسلحەتیان بۆ ئافرەت نییە ئافرەتیان هەموو تووشی هەموو شتێکی کرد لەو کوردستانە ئێستا کە پیا و ناوێرێ لە ماڵی دەست نەژنەکەی بدا دەڵێت چی وەڵا دەچم شکال لە ڕێکخراوەکان دەکەم شکال لەوەی دەکەم یعنی وای لە هاتیە پیا و ناوێری حەد لە ماڵێ دەست لە منداڵەکەشی بدا هەن لەبەر ئەو ڕێکخراوانە هەموویان تێکداوە خۆزگە هەر نەمابان لە کوردستانی ئەوانە هەر بەڵێ باوکی شاید لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندەکەی تۆ سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانت وای لێ هاتووە پیا و ناوێرێ قسێک بە ئافرەتی بڵێ ڕێک پەنا بۆ ئەم ڕێکخراوانە دەبات بەڕاستی ئەمە قسەیەکە هەریەم بەرنامەیە نیە لە دەرەوەش زۆر جار کە باز لە ڕێکخراوەکانی ئافرەت دەکرێت ئەم قسەیە دەکرێت کاک حەمەڕەشید لە ژاراوە سڵاوی خوا لە بەڕێستان بێت سڵاوی خوا لە جەنابەت کاکە کارزان ڕێزم بۆ خۆت و کەناڵەکەت و بینەران و بیسەران زۆر سپاس بۆ بەڕێستان چاوی کاکەم پۆڵا ماز دەکەم دەستی بۆ زۆر سینەجیب برد بە کەیفێم بوو بەڵام من بەینێک دەست پێ دەکەم کوڵاویان لە مەلای فران بەرەو خوار دەڕۆی کابراوەی لێی فران ئەو ڕۆی بەرەو هەوراز یان مامۆستا بێرەدا ڕۆی بۆ کوێ دەچی دێتەوە ئێرە کاکە لەسەرێ ڕاستی سەم سەقەتە لە بیدایەتیەوە سیستەمەکە بە سەقەتی هاتووە کاکە ڕێزم بۆ ڕێکخرا ڕێزم بۆ خوشکان ڕێزم بۆ پیاوان بەنا ئافرەتیش و پیاوی تەواوکەری یەکترین بە یەکەوە جوانین بەڵام خوشکانیش ڕێزم بۆیان هەیە زۆر بەپەلەن ماوەمانە عادەت و تەقالیدی کوردەواری ئەو زامە لە وڵاتێکی ئیسلامدا دەژین پێویستە ڕەچاوی وڵاتی ئیسلامی بکرێ ڕێزم بۆ ئافرەتان ڕێزم بۆ خوشکان ڕێزم بۆ پیاوان بەڵام سیستەم سەقەتەکە کە ئافرەت کراوەتە کاڵا نابینی لە ڕێکلامەکاندا بازرگانی پێوە دەکەن بەتەکید بەداخەوە بامۆمان بەچە بەبەرچاومانەوە نییە ڕۆنێک یا بۆ سەرکە سابوونێک ئافرەتی دەڕازێنەوە ڕێکلامێکی بازرگانیەکی پێوە دەکرێت بەداخەوە هەرچی دەکرێت بە سەقەتی کراوە هەموو بە پەروەردەتەوە بە سیستەم حەتیە سەقەتە با زۆر بە دوای نەکەم دەستخۆشی لێ دەکەم بەڵێ کاک حەمەڕەشید زۆر بە کورتی وەڵام دێ وڵای دەمێ بزانم جاران پەیوەندەکەی داخرایەوە کاک حەمەڕەشید بەداخەوە ویستم بزانم کە جاران چۆن کێشە خێزانەکان چارەسەر دەکرێت کەم ڕێکخراوانە هیچ بوونیشان نەبوو کاک محەممەد لە ڕانیەوە سڵاوی خوارد لێبێت سەرنجی بەڕێستان چێ لە سەتەوەرەکە فەرموو السلام عليكم قربان وعليكم السلام ورحمة الله سەرنجی من لەسەر ڕێکخراوی ژنان ئەوێ پێشان کاتی خۆی طبعا تەمەنێکی وام نییە لە دەوری 42 ساڵ ئەو دەورانەمە بەس وەکو بڕیاردان پێشان ئەگەر هەر مشکلێکی ئافرەتان هەبوایە یان کێشەک لەناو کۆمەڵانی ئافرەتان پیاوان هەرنەوە شوێنێک لەو شوێنانە هەبایە بە 4 ڕیشپی بە 2 ڕیشپی شتەکان چارەسەرەکران ئێستا بەداخەوە وای لێ هاتووە ڕێکخراوی ژنان هەم لە ڕووی ئەخلاقی هەم لە ڕووی ئینسانی هەم لە ڕووی پەروەردەکردنی ئەو ئافرەتانەی کە ڕوو لەو ڕێکخراواناکەن بەڕاستی ئەوان داوای ئەوەیەکن کە تند و تیژی نەمێنێ بەسەر ئافرەتانەوە ئەگەر ئینسان ئەو ئینسانەیە من دەبێت لە خۆم ڕادەست پێ بکەم ئەگەر ئەمن مافی خێزانی خۆم و کچەکەی خۆم و خوشکەکەی خۆم نەدەم ئەی بۆ ئەتوانی ڕێکخراوەکە مافی خوشک و داک و کچ و ئەوەکانی من بدا شتیوا لە هیچ قانونەکیدا نەبووە ئەگەر ڕێکخراوی ژنان واز لەو بەزم و بازاڕی خۆیانێنن بەڕاستی کارەساتێک دروستە بێ ئێستاش هەر باشە یعنی ئێستاش هێشتاش ماوە خراپتریش بەڵام بەداخەوە ئێستاش زۆر خراپە ئێستاش زۆر خراپە هەرناوە ناوە دەبیستین کە دایکان و خوشکان لە شارەکان هەر کاتێکی یعنی کوشتن دەبنەوە بەڵێ بەردەوام بە قوربان گیان ئەو ڕێکخراوی ژنان تکان لێ ئەەکەین تکان لێکەین وەکو یعنی بە تکاکردنەوە باواز لەو ڕێکخراوەی بێنن بۆ ئەوەی ئەو ئافرەتانە بەڕاستی یعنی
بێنەوە سەر پێتی خۆیان و کێشەکانیان لە شوێنی خۆیدا چارەسەر بکەن. نەحساب بۆ مێردێکە نەحساب بۆ خوشتێکان بۆ هیچ یعنی خۆشیش تێدا نەماوە ئەو وڵاتەی. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەی تۆ، سپاس بۆ سەرنجە جوانەکانت، زۆر سپاس. کاکاروان لە سلێمانیەوە سڵاوی خوا لە جەنابیشتان بێت. کاکاروان دەمەوێت سەرنجیەوە بزانم. سلام علیکم قوربانجان. سڵاوی خوا لە تۆش کاکاروان. دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستە. بەڕاستی تەوەرەکەتان تەوەرێکی زۆر جوانە لە کاتی خۆیدایە. ئەوەی ئەخلاق و شیرازەی ئافرەت و خێزانی کوردی تێکداوە دوو شتە لێرەدا. یەک لەوانە بوونی ئەنواع فلیمی تورکی و فلیمی هندی و بەڕاستی ئەوە بە تەواوی شیرازەی ئافرەت و خێزانی کوردی تێکداوە. هەر سیرکە لە فلیمەکاندا سیر دەکەی ئەو خیانە لە خێزانی ئەوی دەکە، ئەو خیانە لە پیاوی ئەوی دەکا. یعنی ئەوە شێدا بە زۆر بۆ ناو کۆمەڵی کوردەواری ئێمە ئەوە زۆر زۆر تەئسیری لە خێزانی کورد کردووە. دوومینی ئەوەش ڕێکخراوە ژنانەکان ئەوانەی کە لەلایەنی عنوانەکانەوە بەڕێوە دەچن ئەوانە وا داڵێژن دەدەن کە ژن بخۆی هیوایەتی خۆڕوودکردنەوە وەکو ئەوروپای لێ بێ کوردستان. بەڕاستی جوانترین دیاردە و جوانترین ئافرەتی کوردەواریە، هەر لە ڕووی جلوبەرگەوە هەر لە ڕووی ئەخلاقەوە. جاران باوباپیرانی ئێمە دەژێڕنەوە دەڵێ خێزانی بۆ خێزانی خۆی بپی عیب بۆ بەرامبەری مێردەکەشی کە نانیش بخوا. ئەجاوە لە ڕووی ئەوە نەبوو کە بڵی پیاوەکان زاڵە بنیان شتێک بێ، بەڵکو لە ڕووی ئەوە بۆ یعنی وا پەروەردەیەکی وا جوان کراوە ئافرەتی کورد وا بە حیاوشەرم بووە. بەس ئێستاش دەبینی ئافرەتە شەوێ تا درەنگ نایەتەوە یان لە باڕووگازنەوەکاندا ئیش دەکات. ئەوە هەم تەسیری لە خێزانی ئافرەتانە شنین کاکاروان کە دەبینی بەداخەوە لە تایبەت لە سنتەری شارە گەورەکان خەڵکانێکشتی زۆر سیر باز دەکەن، هەر دەڵێنەوەی و ئافرەتانی پێشوونین کە بەوەها حیا و ئەدەب و شەرمێکەوە گەورە پەروەردەکرا. نانە هیچ ئێستا براژیان ئێستا سیرکە، یعنی بازە جلێک داکەوتەوە بە ناوی جلی کوردیەوە، بەس هەر هیچ لە جلی کورد ناتێ. ئاکو یان جلێشی تەنیکە یان جلێش دەست ئێمە داکو داپیری ئێمە سیرکە جلوبەرگەشیان لە بەردابووە، یعنی بەمانای کەلیمە جلوبەرجی مسلمانانە بووە. بەس تا دەیبینی هیچ لە بۆ نەمناسبەتەکان لە ساڵەژان ڕۆژێکیان کردوتە جلی کوردی بەس لە کوردیەک لە کوردێکی نەداپۆشراوە. بەڵێ خۆزگە ساڵی جلی کوردی ساڵی ئەم جلی کوردی ڕەسەنیە کوردەواریە بووە کە دایک ئەوەی هەرە جلی کوردی کە داکو داپیری ئێمە لە بەریان بووە. کاکاروان سپاس بۆ پەیوەندەکەی تۆ، سپاس بۆ سەرنجتێبینیەکانت لە سلێمانیەوە کاکاروان. بەنازخان لە هەڵەبجەوە سڵاوی خوا لە جەنابیشتان بێت، دەمەوێت سەرنجیەوە بزانم وەک ئافرەتێک گرنگە بۆ ئێمە بزانین. عەلەیکی سەلام و ڕەحمەت الله. ڕۆڵی ئافرەتان زۆر سپاس بۆ ئێوە. فەرموو. وڵی برای بەڕێزم ئەوەی کە ڕێکخراوی ژنان ئەیکا تێکدەرانەیە، یعنی شیرازەی هەموو ئایلەکانی کۆمەڵگەی تێکیاوە بە هیچ شێوازێک، یعنی هیچ خزمەتێکیان بە میلەتی کورد نەکردو. وڵی داخرێ زۆر زۆر باشترە، یعنی ڕۆژانە ئەبینین ئەبیسین کە تەنەها ئافرەت هەیە هەمووی طلاق درێ محکمە بەرناکەوێ، وڵا لای مەلا بەرناکەوێ، یعنی وای لێ هاتووە هیچ ماڵێک کێشە نیە بە بۆنەی زۆر باشە. کۆمەڵگە حتمما کێشەی تێدا دەبێت. بەنازخان دەمەوێت بزانم ئەم دایکە ئەم خوشکانە کە بە تایبەت ئەمانەی کە لە قۆناغی تازە پێگەیشتوویدان هێشتا کامل نەبوون و تەواو بیرکردنەوەیان جێگیر نەبووە، ئەگەر کێشەیەکی کۆمەڵاتی لە ناوخودی خێزانەکەی خۆیان بۆ دروست بوو، لە دەرەوەی خێزان بۆیان دروست بوو، پەنا بۆ شوێ ببەن غەیری ڕێکخراوەکان. وڵی برای بەڕێزم ئەگەر لە ماڵەوە بە تەربێتێکی جوان بە ڕەوشتێکی جوان دایکەکە یا باوکرە دانیشێت خزمەتی کا بە جوانی بە ئەدەبێکی جوان بە تەربێتێکی جوان قەت پەنا نابات بۆ ڕێکخراوەکان. ڕێکخراو بەس هیچ شتێکی نەبووە، هەتا ئێستا شتێکم پێ بڵێ کە جێگای ئەوە بوو بێت، جێگای دەستخۆشی بوو بێت، بەس غەیری ئەوەی کە هاندانی ژنە لە پیاو یعنی وای هاتۆ ناتوانین داوای مافەکانی خۆی کەوت. بۆ من وەکو ئافرەتێک قسەکەم بەس پیاویش حەقی خۆیەت، یعنی کە یەتۆ ماڵ کە خێزانی پێشوازێتی گەرموگوڕی لێ بکات هیچ کات ئەم ڕێکخراوانە ئەویان نەهێڵاوە کە ئافرەت بتوانێت ڕێزی تایبەتی وەکو جاری جاران بگرێت لە پیاو. بەڵێ
سپاس بۆ بەناسخان لە هەڵەبجەی شەیدەوە سپاس بۆ سەرنج و تێبینی جوانەکانی تۆش کاک محەممەد لە دەشتی کۆیەوە. السلام عليكم برای بەڕێزم. وعليكم السلام ورحمة الله. وەرپاداشە بۆ زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ وەزنی خوێندەکە. زۆر سپاس. وڵی برایەکەم بەنسبەت تەوەرەکە جناب تەوەرەشی زۆر جوانە بەڵام هەرێکۆ لە ڕاستوی بیرڕای خۆی دەردەبرە بەڵام من بیرڕای خۆما دەدەبڵم بۆ پەروەردەکردنە لە ناو خانەوادەکاندا ئینسان کە پەروەردەیەکی باش بوو فەرقی لێ لە گەشتەکانی کرد. واتە ئەگەر لە ناو بنەماڵێکدا پەروەردە بوو ئافرەت پەنا بوو ئەم جۆرە ڕێکخراوانە نابات؟ بەڵێ ئەمن زۆربەی زۆر ماوەتەشان بۆ دەژێڕمەوە خۆی ئینسان بەڕاستی لە سواتسێوەی دیوارەکەی خۆی کە لە سەر سفرەکەی خۆی دەژێت پێکەوە بەڕاستی لە کاتی ناخواردنەوە خۆ دەبێتەوە لە کاتی پشودانیش دەبێت ئەو دایکەوە باوکە ئامۆژگاری کچەکان و کوڕەکان بکەن هەم لە ڕووی لە هەموو ڕۆکان ئەو ڕوانێکی ئینسان پێی نازە دەبێت مەسەرە قسێکی زۆر جوانی گرت پێش پەیوەندێکی ئەو خوشکەی فەرمی بۆ درامەکانە وەڵڵاهی مامۆستا درامەکان بەڕاستی هەتا ئێستاکانە من زۆر کەس لێبینم یعنی حەزی کرد عەمرەی کردووە لە درامەکاندا نەبڕاوە درامایانە کە پێشکەش دەکرد زۆر یانم هەمووی زۆر لە درامەکاندا نەبڕا ئەو درامایانە بەڕاستی خەڵکی زۆر لە خشتە دەدا ینی مامۆستا ئەو درامایانە ئەکسپایر بوون لێ ئێنجا بۆ ئێمە هاتن ئەو سەردەمێک ئەو درامایانە پێشکەشالانە بکەن یانە 20 تا 30 ساعت پێش ئەمڕۆ بووە دەگاتە لای ئێمە بەڕاستی ئەو درامایانەش زۆرشێکی خراپە بەڵام من دەشێڕم بۆ مامۆستا بۆ ئەوەی کە زۆر کەسەیە بەهۆی بێفەرقیەوە مامۆستا دەچێت بڵێم بۆ سەیران بۆ گەشت مەسەڵەن ئامۆزایە پرزایە لێ مامۆستا مەسەڵەن بڵێم پێشتای خەڵک شایی دەکەن هەڵبەرچێ دەکەن خەڵکی زۆر دەیانبینێ وە بزانێ نازان ئەمانە کە ئامۆزان کە پورزان ئەوە خۆ ڕێگا پێنەزاوی شت مەسەڵ بڵێن لە شای ڕەش بڵێت بەڵام لە هەمان کاتەوە وەک برای خۆمە ئەوە خوش خۆمە وایە زۆر شتەیە دۆستانەش هەوو داماوەسەجان کە ئینسان تووشی هەڵە دەبێت. بەڵێ سپاس بۆ سەرنجە جوانەکانی تۆ کاک محەممەد لە دەشتی کۆیەوە باوکی محەممەد لە هەولێرەوە سڵاوی خوا لە جەنابیشتان بێت سڵاوی خوا لە جەنابتانی و لە هەموو دەستنەکارانی بەرنامەکەتان انشاءالله خواتەمە درێژ ڕابکە انشاءالله. زۆر سپاس لەگەڵێەوە. لەسەر تەوەری بەرنامەکە ئێوە ڕۆڵی ڕێکخراوەکانی ژنان چۆن دەبینن باوکی محەممەد؟ تەنها بۆ فیتنە و ئاژاوە دروستکردن لە ناو خێزانەکاندا دروژن بەڕاستی من بۆ خۆم لە هەولێرە ساخت تەقسیم ڕۆژانە خەڵک سوارە بێ لەگەڵم باوەڕت هەبێ من نەفەرە ناسم لەو هەولێرە ئەڵێ ئافرەت لە ڕێکخراوەکان تا لەسەر بە ناوی ڕێکخراوی داخۆشی لە ئافرەتان خاڵکەێنە دەرەوە شەوانە ئەیبەن بۆ باڕەکان و بۆ کاتگریاکان بۆ ئەی بێ ئەخلاقی بڵاوکەنەوە بەڕاستی ئەمانە ڕێکخراون نین ئەوانە تێکدەری شیرازەی خێزانە بەڕاستی ئەوانە نەبن باشترە چون بەڕاستی دابوونەرێکی کوردەواری ئەو شتانە هەڵناگرێ دابوونەرێکی کوردەواری خۆمان باوەڕ دەبێ من شتێکی جوان لە مناڵی کەوتە دەبەرچاوم ناو خێزانی خۆما یعنی دایکم پێ ئەی بوو بەرامبەر بە باوکم کە چای بخواتەوە چا بەرامبەری بوو چا بخواتەوە ڕووی لەو لاک ئەو ئەدەبە جوانە بەڵێ ئەو دابوونێتە جوانانە لە ناو ئێمەدا هەبوو کێسا ئەمانە هاتوون بە ناوی ڕێکخراوە کە بەڕاستی ئەمانە جێگەری شیرازە خێزانە بەڕاستی ئێستا ئەو ئافرەتی کە لەو دوو سێ شەوان برایەکەی دیارۆکە بەهوو لە لێدا بۆ خوشبووی بڕۆ ڕسمەکانی ببینە پێشتی ئافرەت بۆ ڕێکخراوەکان حالەساز داخۆشیان لێکردە تووشی تیار کردووە ئەوانە تێکدەن بەڕاستی هیوادارم ئینشاءالله هەمیە لێنن باشتر ئەوانە بەڕاستی مەسەلێکی زیادی لەسەر شانی حکومەت. باوکی محەممەد لە هەولێرەوە سپاس بۆ سەرنج و تێبینیەکانت ئەوەی کە لای من بۆ وەکو تێبینی دروست بۆ بەڕاستی من تەسەورم دەکرد لەم بەرنمەیە کە لە خولەکەکانی کۆتاییدا بڕێک لە ئافرەتان هەبن کە بەرگری لە ڕێکخراوەکانی ژنان بکەن و ڕۆڵی ئەوان بە باش ببینن بەڵام لە کاتێکدا هەر ڕێکخراوێک بۆ هەر بابەتێک دروست دەبێت جگە لە ئافرەتان ئامانجی ئەوەیە کە پاڵپشتی ئەم چین و توێژە بکات و کێشەکانیان حەل بکە بەڵام تا ئەم کاتە هیچێک لە پەیوەندیەکان دانێکی خێریان بە ڕێکخراوەکانی ژنان لە هەرێمی کوردستاندا نەناوە بۆچی من نازانم لەوەی بزانم بەڵام ئەرکی من نییە ئەمە بڵێم پەیوەندەکەی تر باوکی محەممەد لە ڕانیەوە جارێکی دیکە سڵاوی خوا لە جەنابیشتان بێ باوکی محەممەد پەیوەندەکەی بەڵێ باوکی محەممەد کاتت باش عەلەیکە سەلام هەموو کاتێکی بەڕێزیشان خوا لێ ڕازی بی بەڕای من
ئەگەر هەموو بەڕێوبەرێکی ئەو ڕێکخراوانەی ئافرەتان ئێستا گوێیان لەو مەجموعە پەیوەندیانە بیتن حەق وایە بەڕاستی پێبرێم خۆیان محاسبە بکەن دیارە میلەت و خەڵک و جەماوەر لێیان ڕازی نییە ئەوە بەڕاستی تا حەدێک بوو بە پێوەرێک نزیکەی ئەوە من لە سەرەتای بەرنامەکەەوە متابعە دەکەم 15 پەیوەندی کرا یەکێکی بە ئافرەتە بەڕێزەکانیشەوە لەگەڵ ئەوە نەبوون ڕۆڵی ئەو ڕێکخراوانە ڕۆڵێکی ئیجابیان هەیە ئەوە لەلایەکی تر من دەمەوێ وەڵامن لە بۆ تەوەرەکەی جەنابەت بیکەم بە دوو بەشەوە بەڕاستی ئەو ڕێکخراوانەی کە تاجی زێڕینە لەسەری ئافرەتان دەنێن ڕاستی ئەوانە گوناحە بهێنی لێ ڕێزی ئەو ڕێکخراوانەی ترەوە کە ژیان لە ئافرەتان تێک دەدەن کاکە کارزان من دەمەوێت بە چەند دێڕێک یعنی تەفسیری ئەو ڕێکخراوانە لە بۆ بکەم هۆکاری دروستبوونیان من ئەو ڕێکخراوانەی ئافرەتان وەک تەڵەیەک دەبینم وەک تەڵەیەکی حیزب و دەسەڵات دەبینم بۆ ئەو ئافرەتانەی کە لێیا قەوماوە وەکو نێچیر دەیانگرن ئیتر کە گرتیانن ئیشیان لەسەر دەکەن بە تایبەتی لەسەر ئەو لایەنە عاتفی ڕووخاوەی کە ئەو ئافرەتە بەڕێزە هەیەتی لەو لایەنەوە بۆی دەچنە ژوورە دەستکەمۆی دەکەن بەخۆیانەوە ڕەبتی دەکەن ئیتر سەبر دەی بەنە سەرمێزی بەرپرسێکەوە دەی بەنە باوەشی دەوڵەمەندێکی دوول لە ڕوو جەناب بینەرانەوە داوێن پیسەوە ئەوانە تەنها ئیشیان ئەوەیان من بە بەڵگە قسان دەکەم لە خۆشمە قسان ناکەم باوەڕم پێ بکە کارزان یەک ئافرەتم لۆبیهینە لەو هەرێمی کوردستانە لە ڕێگای شۆڵتەرەکانەوە لە ڕێگای ڕێکخراوەکانەوە کێشەیەکی خێزانی لە بۆ چاکرابیتن من سوپاسی زۆر کار حەمەڕەشید دەکەم پەنجەی بۆ زۆر بابەتی حەساس درێژ کرد و ئەو پرسیارەی کە جەنابەت ویستر لە کار حەمەڕەشیدی بکەی با بن وەڵامت دەمەوە سەردەمی زوو جاران کە هەر کێشەیەکی خێزانی دەبوو خاڵ مام برایەکی گەورە ئەو جاپیا معقولێک کە لە هەردوو لاوە احتیرامەکی زۆری لێ بگرن ئەوانە دەهاتنە پێشەوە هەم بووکە خان و هەم زاوە شەرمیان لەو سەرە بەڕێزانە دەکرد شەرمیان لە دەم و چاو و علم و معرفەت و احترامیان دەکرد بەڵام تۆ دەچی ناو ڕێکخراوێک باوەڕم پێ بکە زۆربەی ئەندامەکانی ناو ئەو ڕێکخراوە زۆربەی زۆران کێشەی خێزانیانەیە خۆیان دوای ئەوانە دەچن لە جیاتی ئەوەی بچن لە مەسائیلی عقلی و لە مەسائیلی فکریە و ئیش لەسەر ئەو ئافرەتە بکەن تەنها ئیش لەسەر زمانی دەکەن دەیانەوێت دوول لە ڕووی ئەو ئافرەتانە بی دەیانێ بەس زمانیان درێژکەن دەیانێ بەس بێ احترامیان بکەن جارەیە یەکەمین خاڵکە ئیشی لەسەر بکەنەوە درەجێ لە بابت و براد ڕامەگرە ئەگەر بابت و براد پشتیوانت بان دوول لە ڕووی بیسەران دوو شەقیان لە زاوای هەڵەدا عاقریان مشایکە بابەتی وا لە لای ئەو بووکەخانە بەڕێزە ئەو ئافرەتە بەڕێزە دروست دەکەن هەموو کەس و کار و ڕدێسپیەک و وەلی ئەمرێکی ئەو ئافرەتە یەکەمین خاڵ یاکە ئیشی لەسەر بکەن گەورەکانی خۆی لا سوک دەکەن گەورەکانی خۆی لا دەکەنە پیا و سالار و برا سالات دا لۆیە من نەسیحەتم بۆ هەموو خوشتێکی بەڕێز هەر کێشەیەکی خێزانت هەبوو یەکەمین شت احتفاظ بە نهێنی و سڕی خۆت بکە هەوڵ دە پێش هەموو کرد لەگەر پیاوەکەی خۆت حەلی بکە دارێ بابەس بینی خۆت و خوابیتن و باشترین چارەسەریش لە مابینی لەسەر کێشەی نێوان خێزانی پیا و ئافرەتەوە حەسەبی ئەو تەمەنەی من هەموو ئەوەی کە من خوێندومەتمەوە تەنها سەبر و مڕوونی زەمەنە ینی خۆی دوعا بکە وەڵڵی خۆی گەورە سەتانەوەتی کێشەکانن لە بۆ حەل دەکات فەتامان من کە دەڵێم دوعا تۆ دەسەر دەست دامەنیشتە نا ئەو شتانەی کە مستەحیلە بەلای تووەوە مەسەلەن کەسێکی ئافرەتی خراپاتۆتە ژیانی پیاوەکەتەوە هەوڵ دەخوای پەروەردگار پیاوەکەت بپارێزی لەو ئافرەتە خراپە بە دووری بکە ئەو زات و سەبری لێ بگرە ئەو عەیبەی و ئەو سڕڕونیێنی لێ لە هەڵا مەدا کە پیاو کە نهێنی لێ لە هەڵادرا ئەو ئافرەتی لا دەبێتە دوول لە ڕووی بەڕێزان گای ڕەش بۆیە سەبرگرتن نهێنی پاراستن تحملکردن لەسەر کێشەکانی خێزان باشترین چارەسەرە کە هەر چارەسەر نەبوو ئەو دەسەرە گەورەکانی خۆتی بگەینێ پێویست ناکە بچی لای کەسێکەوە کێشەی لە خۆت بورە خۆزگە دوو بە دوو دانیشتوباینکەوە ئەو قسانت هەموو بۆ من کردبا حتمما ئەزمموی دیکەش زۆر هەیە خۆزگە هەموو دایکان هەموو خوشکان هەموو ئەو خوشکانی کە تازە خەریکن لە قۆناغی کامەڵبووندان کە کێشان بۆ دروست دەبێ
بەهۆی زل لە لێدانێکی باوکیانەوە ماڵ جێ دێڵن جاری وهەیە پەنا بۆ خۆ کوشتن دەبن پەنا بۆ خۆ هەڵواسین دەبن ئەمانە کێشەی زۆر بچووکن 1000 ساڵ پێش ئێستام کێشانە هەبوون 1000 ساڵ و ملیار ساڵی دیکەش کە ژیان بمێنێت ئەم کێشانە هەر دەبن ئەمانە خۆزگە جوان لە وەسایە و ئامۆژگارەکانی کەسانی وەکو ئێوە وەردەگرتەوەی کەم شتە بچووکانەی ژیان تێپەڕێن و کێشەکان گەورە نەکەن کێشەکان بچووک بکەنەوە کۆتا پەیوەندیە ماڵقەی بەرنامەی دوانگەی خەڵک جەنابەت بووی باوکی محەممەد لە ڕانیا لە کۆتاییدا دەڵێم ئەگەر چی ئەم ڕێکخراوانە بەداخەوە هیچتان دانی خێرتان پێدان هەنان بەڵام هێشتا هەندێک ڕێکخراو هەن کە تاجی زێڕین تاجی سەربەرزی دنیا و قیامەت دەخەنە سەرسەری ئافرەتان ئەمان پەنان بۆ ببن و پیاوانیش هەوڵ بدەن لەگەڵ ئافرەتان باش بوون کۆتاوەسەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەجەت الوداع کە فەرمووی ئوصیکم بالنساء خەیرا ئامۆژگاریتان دەکەم لەگەڵ ئافرەتان باش بن یعنی جاری وهەیە ئەو لە ئاسی تۆدانیەوە هەڵەیەکیش دەکا بەڵام تۆ باش بۆ بە هەڵی ئەو مەکە بۆیە ناکرێت هەڵە بە هەڵە وەڵام بدرێتەوە و کێشەکان بەم جۆرە چارەسەر دەبن لێرەدا کۆتایم هێنا بە ماڵخەی بەرنامەی دوانگەی خەڵک تا بێگەیشتنەوە لاڵخەیەکی دیکە بەخوای گەورە میهرەبانتان دەسپێرم هەمیشە لە خۆشی و ئاوەدانی و خێزانێکی پڕ بەختەوەرتا بن خواتان لەگەڵ